بناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر دوایین زانیاری لەبارەی هێناردنی 700 ملیارەکە هەروە پرسی هەموارکردنەوەی یاسای بودجە و دۆخی دارایی هەرێمی عێراق لە ساڵی ئایندا دەکەین. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسانش میوانداری پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراقمان کردووە کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت و شارەزایەکی باشی زۆر باشی لە بوارەکەیە. کاکتۆر سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لە 700 ملیارەکەەوە دەست پێ بکەین. زۆر قسەکرا لەسەر 700 ملیارەکە دوایین 700 ملیار کە لە مانگی نۆ بڕیاری لێدرا 700 ملیار بنێدرێت دانەیەک ماوە بگات هۆکاری چێک کە دواکەوت دوا بڕیار بوو کۆتایی مانگ بێ یاخود سەرەتا ئێستش دواکەوتووە هیچ هۆکارێک هەیە؟ سپاس کاکە حەکیم سەڵاو ڕێزم لۆ جەناب و لۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەیام. بە حەقات مەسەلەی دواکەوتنەکەی خۆی حکوومەتی عێراق خۆی دەیویست دوای بێخیت. مەسەلەی دواکەوتنەکە لەسەرەوە بوو کە ئەوان دەزانن کە حکوومەتی هەرێمی کوردستان داوای 700 ملیاری تری کردیە لەبەرەوەی ئەگەر ئەو 700 ملیارەش کە هات سێ ڕاتبی تر سێ موچە نەدرایە ئەو ساڵ. ئەوان لۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر زەختیان لێ نەکاوە زیاتر مەسەلەن ئەوە نەکەن وایان کرد کە ئەو 700 ملیارە بە شکلێک تاخیر بکەن کاتێک داوای 700 ملیاری تر بکەی هیمانجی 12 من ئومێدم وابوو کە بەغدا پێشتر تەبان ئومێدم وابوو کە بەغدا و 700 بنێری و 700 هیمانجی 12 محاولە بکەن بینێرن. بەڵام ئەو برادرانەی بەغدا بە حقت بە ئەنقەست ئەو ئیشیان کرد تاخیریان کرد لۆەوەی هیچی تر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر داوای 700 ملیارەکەش بکە بڵێن کۆتایی ساڵە و ساڵ خەلاص بوو لەبەر ئەوەی ئەوان بە حقات لە 25 مانگ لە 15 مانگ نا لە 25 مانگ حساباتی ئەو ساڵ غەلق دەکەن یعنی بە تەواوی قوفلی دەکەن لۆیە دوای 25 مانگ هیچ شتێک ناکەن. بەڵام مەسەلە کە تەنها ئەوەیە هیچی تر نییە مماتەڵەکردنە و ئیلا 700 ملیارەکە دێت بە تەسەووری من لە هەفتەی داهاتوو ئینشاءالله 700 ملیارەکە دێت. بەڵام تەنها مماتەڵەکردن بوو لەوەی کە بەداخەوە ئەو تەڵەبەی حکوومەتی هەرێمی کوردستان لێیانی کردێت جێبەجێی نەکەن وەگەر هات و خستیشیانە با بڵێن بەیانی کە ئیجتیماعی ئەنجومەنی وەزیرانی عێراقە بیخەنەوێش لەوەی حجەتیان هەبی بڵێن ئێمە ناتوانین 700 ملیار بەیەکەوە بنێرین یەک دوو ئەگەر موافقەش بکەین ئیتر ساڵ کۆتایی هاتوو ناتوانین ئەو شتانە بکەین تەنها ئەوەیە و هیچی تر. بەڵام ئینشاءالله و 700 ملیارە لەبەر ئەوەی موافقاتی ئوسولی هەیە و خودی بەڕێز وەزیری دارایی عێراق وعدی داوە کە ئەو 700 ملیارە بنێری ئینشاءالله لە هەفتەی داهاتوو بە تەسەووری من ئینشاءالله ئەو 700 ملیارە دێت. باشە کاکتۆر کێ بە دیاریکراوی لە ناو وەزارەتی دارایی ئەم ڕێگرە لە ناو ئەنجومەنی وەزیرانە کە بەڕێزت دەڵێ دوایان خستووە لەکوێ ئەو ڕێگریە؟ کاکە حەکیم یعنی حکوومەتی عێراق کە من دەڵێم حکوومەت نامەوێ ناو بینم چونکە زانی تۆزۆکەک ئەو مواازعانە مەسئولەتی تێدایە. بەڵام کە دەڵێم حکوومەتی عێراق زۆر وازەحە کە چێ و چێن یعنی چێ لە ئەسڵەوە چێە ئینجا ئەمن دەڵێم حکوومەتی عێراق مماتەڵە دەکات و دیارە لە حکوومەتی عێراق کەوانەی مەسئولن لەو جانبە. باشە بەس بەڕێزت پەیوەندێکی زۆر باشت لەگەڵ وەزیری دارایی هەیە ئەو کاتێک کە بەڕێز بریکار بووی ئەو بەرۆبەری گشتی بوو ئەو خۆی هۆکار نییە چونکە زۆر جابازەوەکە ئەو ڕێگیری دەکات لەبەرەوەی کە پاکتاوی مانگانەی بەرز نەگا یاخود کۆمەڵێک مەرجی دیکە کە بۆ هەرێم دیاریان دەکات؟ نەخێر تەماشای ئەمن زۆر جارگۆتیتم وەزیری دارایی بە حەقات حاقد نییە لەسەر هەرێمی کوردستان مطلقاً ئەگەر خەڵک وای تێبگات. بەڵام وەزیری دارایی لەبەر ئەوەی بە پرۆسەی وەزیفی تێپەڕیە سیاسیەکی گەورە نییە یعنی پشتی ئەو پشتەی هەبی کە پێویستە لۆیە وەزیری دارایی ملتەزمە بە قانون و بە تعلیمات بەڕاستی پێت بڵێم ئەوە یعنی ئەو تعلیماتی خۆی قانونی موازنە ملتەزمە پێی 100% و تعلیماتی خۆشی لە خودی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران
بەڕێز محەممەد سوودانی وەرەگریت لۆێ ئەو ینی وەکو خۆی ڕێگر نییە لە مەوزوعەکان بەڵام هەروەکو گوتم ئەوەلەن قانونی موازنە ڕێگر بووە مەشاکلی زۆری تێدا بوو کە کاتی خۆی لەگەر جەنابیشت زۆرمان باس کرد دومیش ملتزمە بە قەراراتی مەجلیسی وزەرا ئەو تەنها ئەو قەرارەی هەیە ئەو سێمانگە وەکو گۆتیشم لەبەرەوەی ملتزمە تەواوەن ینی 100% بەو تعلیماتی کە لە خودی ڕئیسی وزەرا و لە ئەنجومەنی وەزیران دەردەچیت ممکنە ئەوانە ڕێگر بن لە بەردەم ئەو ناردنی ئەو پارانە یان تاخیربوونی یان هەر شتێکی تری باشە بەس وەکو سوودانی کاکتۆر ئەوەی کە لە لەسەردانی حیزبەکان لە ڕاگەیاندن بۆچوونی باش دەردەبرێت لەسەر موچەی موچەخۆران لەسەر هەرێمی کوردستان خۆی دەسەڵاتی نییە یاخود نایبێت دەسەڵاتەکانی بەکاربێنرێت چی بۆ خێراناردنیا و 600 میلیارانە چ بۆ 600 میلیاری دیکە کاکە حەکیم ئەمن نامەوێ مباشر ینی تەقیمی ئەبن پێشتر تەقیمی حکوومەتی سوودانیم کردیە زۆر و خلالی ساڵێک زیاتر لە ڕۆژی دروستبوونی تا ئەو فترەی پێشتر لەوە زیاتر نامەوێ عادزیان بکەم بە حقات بەڵام ئێمەی کورد نابێ ئەوەندە ساویرکە بین حقیقەتەن نابێ ئەوەندە ساویرکە بین دەبی زیاتر قەزیەکان بخوێنینەوە مواضیعەکان باشتر بخوێنینەوە ینی ئێمە ئەوەندە ساویرکەین کاکە حەکیم ئەگەر تەماشای بکەی کاتێک کە ئەو نامەیە کە لە پەرلەمان لە هەندێک ئەندام بەڕێز ئەندامانی پەرلەمانی عێراقەوە ڕۆیشتلۆ سوودانی و سوودانی وای پیشاندا کە تەسهیل دەکات لۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان و وەختێک بووە دەنگۆیەکی زۆر کە سوودانی موافقەی کردیە لەسەر ئەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێگای بەغداوە لە ڕێگای کارتی زیرەکەوە سەرف بکرێت بەبێ ئەوەی نووسراوەکە بخوێننەوە ئەو برادەرانە ئەگەر تەماشای نووسراوەکەی سوودانی بکەیت کە باورێن تەوجیهی ئەمانە عامەی مەجلیسی وزەرای خۆی کردیە ڕاستە لە خاڵی یەکەم زۆر خۆش ئەگەر خاڵی یەکەم بخوێنیەوە دەڵێ ئێمە موافقین لە سەردانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو موچەی فەرمانبەرانی تری عراق لە ڕێگای بابرین کارتی زیرەکەەوە بەڵام تەماشای خاڵی دووەم کە یعنی ئەو برادرانەی ئێمە کە ئەو قسانەیان کرد دەبێت تەماشای خاڵی دووەم کەن خاڵی دووەم دوو شەرتی دانایە شەرتێکیان ئاسانە و شەرتێکیان وەکو حجەیە ینی ئەزانی شەرتی ئاسانەکەوەیە دەڵێ داوا لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەن کە ناوی فەرمانبەران و پلەکانیان و موچەکانیان و هەموو ئەوشتانەمان لۆ بنێریت بە کاملی بەڵام شەرتی دوام دەڵێ دەبێ هەموو لایەک پابند بن یعنی ئێمە پابندین بە گوێرەی قانونی موازنە تەماشای گەڕایتەوە سەر قانونی موازنە دەڵێ بە گوێرەی قانونی موازنە دەبێ هەردوو لا ملتزم بن بە قانونی موازنە ئەنجا ئێمە خاڵی یەکەم جێبەجێ دەکەین بەڵام کاتوو ملتزم بووی بە قانونی موازنە خاڵی یەکەم جێبەجێ ناکرێت لەبەر ئەوەی بە شەرتێک ئەو پارەیە چونکە دەڵێ ئەو پارەیە کە دەینێرین هی موچەخۆران لە حەسەی هەرێمی کوردستانی دەبڕین و خۆشی زۆر باش دەزانیت کە بە گوێرەی ئەو قانونەی کە ئێستا هەیە ئەو زوڵمە گەورەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە خەڵکی هەرێمی کوردستان کرایە لەلایەن بەغداوە زۆر باش دەزانیت کە حەسەی هەرێمی کوردستان بەشی موچەکە ناکات کەواتە ئیدەن بەو شروطەی ئەو داینایە کەواتە ئیدەن شتەکە نەبوو لۆیە دەبی ساویلکە نەبین تۆزێک زیاتر شتەکان بخوێنینەوە ئینجا قەرار بدەین بەداخەوە دیسان تاکید دەکەمەوە لە بەغدا زوڵمێکی زۆر لە هەرێمی کوردستان دەکرێت تاکید دەکەمەوە لەسەرەوە و لە خۆی ڕەنجی دایتەوە لە قانونی موازنە طبعاً و لە زۆر شتی تر کە اختصاصی من نییە باسییان بکەم بەڵام زۆر شتی تر هەیە بە تەواوی ڕەنجی دایتەوە لە قانونی موازنە و شتەکان زۆر وازحن ئەنجا بەداخەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش لەبەرەوە ئێستا ناتوانین نەوتەکەی بفرۆشیت ناچارە هەر دەبێت لەگە بەغداڕێک بکەویت ناچارە هەر داوای هاوکاری و یارمەتی لە بەغدا بکات واوە چەند جارە وەفدی هەرێمی کوردستان دەچیت لەوەی کە دوو خاڵی ڕئیسی هەبوو خاڵێکیان ئەو موچەی ئەو سێمانگە متەئەخیرە بدرێت و خاڵێکیان تعدیلی قانونی موازنە بکرێت لە بەغدا وا پێدەچیت کە وعود دەدرێت بەڵام بەداخەوە وعدەکان جێبەجێ ناکرێت باشە کاکتۆر ئەوەی کە بەڕێزی وست بۆ ئەو 600 میلیارەی کەماوە کۆتایی هەفتەی داهاتوو دێت
سپێش کە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە ینی دەیانێت بڕیارێکی تری لەسەر بدەن لەسەر ئەی پێشتر بڕیاریان لەسەر نەدابوو کۆتا 700 میلیارد نا كاكا حكيم أو حفصتنا يعني قصدم بياني ممكنة يعني توقعك أماما أو داوا كاري حكومة ياريمي كردستان لبغداد كرديا داواي سي حفصة ملياري ترى أو حفصتنا أو حفصة برياري لسردرايا وإن شاء الله لحفتي داها تديد بلام سي حفصة كيتر خدي سروش انجمني وزيران ديارة وعدي دايته وفد هرمي كردستان كعرضي مجلسي وزراء دكين ولا حفتي بيشتر عرضي نكرت وميد ما زورك لو حفتي يعني بياني عرضي بكات بلان بداخه وعرض كردني شي وحتى اجر قراري شي لسر بدريت كزحمته قراري لسر بدريت لبروي وكباسم كرت اوان بدواي حجزت دقرين وحجزت كش استاويا ككوتاي صاله وامانات وانين سي حفصة مليار بنيرين واجر زور 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 موافقه بكن وخويان هلاك بكن لو ما نجي دوازده قرزك بدنا هرمي كردستان امن توقعهم او ابو بيشتر بلا ميسا بحقت لو توقعش خريكه بشيمان بو مماطله كرديان بو حفصة ملياره لبروي وزير برزكاني ما يكر لبغداد دو حفته بيشستا سي حفته ولا تقريبا وتيان لو حفته ديت زاو حفته نهات لو حفته ديت ويستا قرار بلو حفته بيت ديسان تنزيل بلو حفته داهاتو لو مماطله يا انسان اشتقد خويني توا كوان بدواي هنزد دقرين لهرمي كردستان وديانوي شكت اخير بكن حفصتك دنيرن هي او مانجا لبروي قراري مجلس وزراء هي بلام ديانوي لو داوا كاريي كحكومه هرمي كردستان لي يعني كرديا هي سي حفصه ملياركا لو خويان بدزنوا بەڵێ ینی پێشبینی خوێندنەوەی بەڕێز بە وەزمونەی کاتە ئەو 700 میلیارە کێشەی نییە بەس بۆ سێ 700 میلیاری تر لەم ساڵ ینی بڕەپارەیەکی تر نایە لە بەغداد جگە لە 700 میلیاری کەماوە او حوصة بتصوري من فرق بو طبعا حفتيك بيش يستعب حقت ومن لقى هند برادريش قسم كد لو انا يبغى تصوري من او ابو او حفصة مليار ديت وبريار بولا حفتي بيشتر بيت نكلو حفتي كيسا اميتي داينا بحقت وتصوري من او ابو تنهايك حفصة مليار تر موافقة دكان له حكومة ياريبي كردستان او شي ما نجي دوازده فقط سكال لاي اوان ما نجي نو دو يازده او حفصة ملياراني كنار درا لو ما نجي دوازده مايا استاش اميدك هي حفصتي شتر لو ما نجي دوازده موافقة بكن ان شاء الله اگر عرض بكريت اگر موضوعك عرض بكريت مجلس وزراء او اميده هي بلام ناتوانا مؤمن بلام صد كريت نخ باشە ئەیکەی حسابات وتر 25 مانگ حسابات دادەخرێ یعنی ئەگەر دوای 700 میلیاری کردێنێ درێگەر پارەی تر تا 25 مانگ نهات ئەم ساڵ دادەخرێ حساباتی دارایی لە عێراق بە 25 مانگ 25 12 خوي طبعا بلى 25 مانك عادة كاك حكيم حساباتي دارایی دادەخرێت بەڵام استثناءك هي وزير دارایی لۆی هەیە کە حسابات بکاتەوە حتا دوای 25 حالاتي استثنائي بەڵام وا پێ دەچێ ئەوان دەیانەوێ ئەو مماطەڵەیە بکەن و 25 بڵێن کاکەوەی تر ساڵ کۆتایی هاتووی تر لەوە ناتوانین زیاتر بنێرین و ئێمە تەسوی حساباتمان لەگەڵ ئێوە نەکردیە لە با بڵێن یەکی یەکەوە تاسیویەکی 12 لەوەی بزانین ئایا ئێوە قەرداری ئێمە دەبنەوە لە بە جۆرەی بودجە تەواان بە جۆرەی یاسای بودجە یان ئێمە قەرداری ئێوە دەبینەوە لۆیە تۆزێک ئیشکالیاتی تێدایە بەڕاستی پێت بڵێم بەڵام إن شاء الله يعني أضعاف الإيمان أو 700 مليار ديت وأميديش هيك 700 مليار دوام هيمانجي دوازده موافقة لسر بكريت باشە بەس کاوی تۆ سەبارەت بە بەڵام سێ حەفسەتەکە بە تەوەقوعی من زۆر زەحمەتە خۆیان ویستیان لە مماطەلەکە دیارە لۆیە دەڵێم زۆر زەحمەتە سێ حەفسەتەکەی کەمایە باشە بەس سەبارەت بە پاکتاوی دارایی لە کۆتایی ساڵ کە یاسای بودجە لە بینی هەرێم و بەغداد جێبەجێ نەکراوە چی لە بواری نەوت بێت چ لە بواری ئەوەی کە پێویستە بە پشکی هەرێم بەغداد لە داهاتی سنووری ئەوانە ئیشکالاتی زۆر هەیە و ڕێکەوتن نەکراوە پاکتاوی دارایی دەکرێت هەرێمی چی بەردەکەوێت کە جگە لەو ئەو قەرزانەی پێ بداتەوە و بڕەپارەیەکیش لەو پاکتاوە بۆ هەرێم بێت بحقات كحكيم بغداد يعني
ئەمن دیسان تاکید لە یاسای بودجە دەکەمەوە بەداخەوە یاسایەکە زۆر خراپە لەو هەرێمی کوردستان و زوڵمێکی یەکجار زۆر لە ناو یاسایەکە لە هەرێمی کوردستان کرایە تەنها لە مادەی 11 نییە تەنها لە فعلیەکە نییە چاوت لێبی لە جێگای تر زۆر ئیشکالاتمان هەیە کە کاتی باسکردنی نییە بەسەری دابچینەوە هەموو جار بە تەسەووری من ئەوان دەزانن هەرێمی کوردستان بە گوێرەی ئەو یاسا خراپەی کە هەیە چەندی دەکەوی مانگانە خۆیان باش دەزانن و خۆیان باش حساباتی خۆیانیان کردیە لۆیش تەنها موافقەیان لەسەر 700 ملیار کرد ئەجا یعنی حقیقەتەن ئەمن ئەو حساباتە نەکردیە ئێستا وەکو بڵێم بزەوت هەرێمی کوردستان ئەوەندەی تری دەمێنیان ئەوەندە لەسەری قەردار دەبینەوە بەڵام بە تەسەووری من وەزعی با بڵێن هەرێمی کوردستان لە ناو یاسای بودجە باش نییە خراپە لۆیە تەسەوڕەکەم حتا ئەگەر یەکیش قەرداری ئەوی تر بیتەوە بە مەبلەغێکی زۆر کەم لەوەی کە باز دەکرێت بەڵێ بەس ئەو پشکە بەشیە و قەرزانە دەکات کە پێشتر ئێستا تەیب سامی لە پەرلەمانی عێراق وتبووی لە 6 مانگی یەکەم 1 تریلیۆن و 600 میلیارم بە قەرز ناردووە تەنها 990 میلیارێن وەکو پشکی هەرێم ناردووە بڵێن لە دوای مانگی هەشیشەوە ئەگەر 700 میلیاری بنێرن ئەوە کۆی گشتەکات 3 تریلیۆن و 700 میلیار بەشی دەکات ئەو قەرزە بدرێتەوە وەڵایم باسم کرد کاکە حەکیمەوە پێویستی بەوەیە کاردوو لابەیەکەوە دابنیشێنە من ئەو حسابم نەکردیە و ئەگەر بمزانی باو سوالم لێ دەکەیدا دەنیشتم بە قەلەم و کاغەز حسابەکانم دەکرد بەڵام ئەو حسابم نەکردیە بەڵام دیسان دەڵێم ئەگەر بەشیش بکات زۆر کەم ینی بەڕاستی حسەی هەرێمی کوردستان لە یاسایی بودجە ئەوەندە کەمە کە ئەوان زۆر باش دەزانن هەروەکو با خۆشت باست کرد بەڕێز وەزیری دارایی عێراق حساباتی خۆی کردیە کە هەرێمی کوردستان چەندی دەکەوی لۆیش موافقەیان لەسەر 700 ملیار بە قەرز کرد کە نەدەبوایە قەرزبی ئەوش دیسان غەدرێکی تر بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستان کرا بەڵام ئەوان غەرەزێکی پشتی پەردەیان هەیە لەو مەوزوعانە خوا ئینشاءڵڵا یارمەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بدات لەو غەرەزەی کە لە پشت پەردەیە ئینشاءڵڵا سەر ناگریت ئەو معامەرەیە بەڵام لەگەڵ ئەوەش بەحقەت حسەی ئێمە زۆر کەمە کاکە یعنی من حسابم نەکردیە بەڵام دەڵێم بەڵێ حسابم کردی وەکو مانگانە بەڵام حسابی ئەو قەرز و ئەو شتانەم نەکردبوو بە تەسەووری من حسەی ئێمە زۆر کەمە لە موازنە لۆیە ئەوان بەو شکلەیە تعامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن باشە بەس کاکتو ئەی ڕۆڵی وەزیرە کوردەکان چیە کە بەڕێز دەڵێتی بێ سوودانی ئەو پێشنیازانە بخاتە ڕوو لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران سوار وەزیری کورد هەیە بریکاری وەزیری دارایی عێراق کووردە پەرلەمانتارمان هەیە سەر و کۆمارمان هەیە ڕۆڵی ئەوان چییە لە ناردنی پارەی دیکە وڵی کاکە حەکیمە گەر ئەو سوالە لەوان بکەیت چونکە من کاتی خۆی گلەیم لە زۆریان کرد لەسەر یاسای بودجە بە حقات گلەیەکانیشم لەگەر جەنابیشت باس کرد کە نەدەبوایە لێ بگەڕێن ئەو یاسایە بەو شکلە عەبڕ ببیت تێپەڕیت بەڵامی تر تێپەڕی بەتەکید خۆوانش ڕۆلیان هەیە بەڵام ئایا تا چەند ڕۆلەکانیان بردەکات ئەوە مەوزوعی ترە بریکاری وەزارەتی دارایی دەسەڵاتی هەیە ڕۆڵی ببینێ کە بە وەکارەت بوو دەسەڵاتەکانی لێ سەنرا و دوایی دادگای فیدراڵی دەسەڵاتەکانی بۆ گەڕاندنەوە ئەوانەی کە بە وەکالەت پۆستەکان بەرەوە دەبن دەتوانێت بڕیارێک بدات نا ئەزانی کاکە حەکیملەوەی زۆڵم لە ئەو برادەرەش نەکەین بە حقەت ئەوەلەن ئەو برادەرە نوێ ینی بەنسبەت ئەو ساڵ لەبەرەوەی یاسای بودجە کە ئەو بووە بریکار یاسای بودجە ڕۆیشت بوو لە مەجلیسی وزەرا بوو ینی لە وەزارەتی دارایی نەما بوو خاڵی دوام بە حقات ینی ئەمە هەمومان دەبی یەک حقەت بزانین بریکاری وەزارەت بە گوێرەی قانون هیچ دەسەڵاتێکی نییە تەنها ئەو دەسەڵاتانەی کە وەزیر دەیداتێ تەماشای کە ینی کاکە حەکیم ینی بە قانون هیچ بریکارێک لە هیچ وەزارەتێک هیچ دەسەڵاتێکی نییە ئینەما ئەو دەسەڵاتەیە کە وەزیر دەیداتێ ئێمە پێشتر بریکارمان هەبووە لە بەغدا و کاتێک کە لە بەغدا بوو هیچ دەسەڵاتێکی نەبووە تەنها چاو قاوەیە خواردەوە هەمان بوو کوردی خۆمان لە بەغدا
بەڵام ینی ئەنجالۆێ ممکن ئەو پیاوە طبعاً ئێستا حالیەن خۆشی لە تەلەڤیزیۆن وابزانم باسی کرد وتی مەسەلەی سەرف بە شکلەکە کە حتا خودی وەزیری داراییش تۆزە ئیشکالی هەیە لە سەرف طبعاً بە جۆرەی قانون نابی وەزیری دارایی ئیشکالی هەبی لە سەرف لەبەرەوەی وەزیری دارایی خۆی مەسئولە لە سەرفی هەموو ئەو پارانەی کە لەناو بودجە هەیە. بەڵام بەداخەوە ئەو دەسەڵاتەی نەدایتە بەڕێز بریکاری وەزارەت دەسەڵاتی سەرف هی سەرفی بوو جەلۆیە ئەویش ناتوانانی مخالفەی قانون بکات جەنابەت دەزانی ینی هەمویان لە بەغدا ملتزمن بە قانون ئەگەر شتێک لە زمنی دەسەڵاتت نەبێت و ناتوانانی سەرفی بکەی وێ لا دوایی تەحملی مەسئولیەتێکی زۆر گەورە دەکەی و تووشی مەشاکلی دەکەن. لۆیە بە تەسەووری من نەخێر بەڵام برادرانی ترمان ئەوانەی کە پێشتر لەوێ بوون دەبواە پێشتر ڕێ لەو وەزع بگیرێت ئەو وەزع بەو شکلێ نەڕوات دواتریش بە حقت بە تەسەووری من ئەوانیش حرەکەت دەکەن بەڵام حرەکاتیان بەو شکلە نییە بەو شکلە موحەدە نییە کە مؤثر بی لەسەر با بڵێن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق یان لەناو ئەنجومەنی وەزیران بە حقیقەت لەناو ئەنجومەنی وەزیرانیشە تو پێویستیت بە عیلاقاتێکی زۆر هەیە دروستی بکەی لەوەی بتوانی تەسیر لەسەر وەزیرە بەڕێزەکان بکەی کاتێک کە شتێک عرض دەکرێت. ئەجا ئەمن نازانم چونکە لە ناو ئەنجومەنی وەزیران نیم کە برادرانی ئێمە تا چەند دەتوانن شتێ بە شتێ بکەن بەڵام بەتاکید مەسئولیەتی هەموو ئەو برادرانەیە کە ئێستا لە بەغدانە لەوەی کە دیفاع لە با بڵێن حقوقی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بکەن ئەوە مەسئولیەتی ئەوانە و دەبێ بیکەن و من زۆر جار گۆتیتم ینی بە حقیقەت ئێمەی کورد ینی نابێ خۆمان بە کەمتر ببینین لەوانی تر ئێمە لە بەغدا ئەگەر کاکە حەکیم ینی حقەتێک هەیە ئەویش ئەوەیە ڕاستە ئێمە ئەقەلیەتین لە پەرلەمانی عێراق بەڵام حەقی ڤیتۆمان هەیە لە پەرلەمانی عێراق چاوت لێبی حەقی ڤیتۆیەکە لەکوێیە هەر مەوزوعەک عرض ناکرێت لە جەدوەلی ئەعمال ئەگەر هاتوو سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکە موافق نەبن لەسەری مادام جێگرێکیان هی کووردە کەواتە دەکرا پێش ئەو قانونی موازنە بەو شکلەیە دەکرا ئەو کات ڕێی لێ بگیرێت و عرض نەکرێت تا ئەو کاتەی ئەو تعدیلاتی کە پێویست بوو بکرابایە بەڵام ئیتر ئەوە ڕۆیشت ئەوە لە دەستمان چوو ئێستا بە تەسەووری من ئێمە پێویستیمان بە حرەکەیەکی سیاسی تر هەیە چونکە لە ناحیەی ئیداری لە ناحیەی قانونی ئێمە ئێستا ئیشکالمان هەیە لە قانونی موازنە تو تەلەفۆن لۆ هەرچێ دەکەی لۆ بەغدا دەڵێ فەرمون وەرن با ئێمە قانونی موازنە جێبەجێ بکەین و لەبەرەوەی قانونەکە زۆر خراپە لە مەسلحەتی ئێمە نییە کەواتە ئێمە دەبێت ئێستا لەو فترەیە حرەکەیەکی سیاسی لە کوردستان زۆر بەهێز بکرێت هەموو لایەنەکان تێیدا بەشدار بنەزانی یعنی نەک تەنها ئەوانەی کە لە حکوومەتن ئەوانەی لە حکوومەتن و ئەوانەی کە معارەزەشن ئێستا هەمووی وە لە مستەوایەکی زۆر بەرز ئێستا دەبێ حرەکەیەکی سیاسی گەورە بکرێت لە بەغدا لۆی حرەکەیەک لەسەر هیچ نەبی 1 ملیاری تر ئەگەر 700کەش نەکەنەوەی مانجی 12 و لە مەوزوعی تعدیلی موازنە چاوت لێبی مەوزوعی تعدیلی موازنە کاکە حەکیم ئیشکالیەتێکی ینی مشکلی زۆر گەورەی هەیە جارێجاری یەکەمە تو دەبێ قەناعەت بە حکوومەت بکەی حکوومەتی عێراق ینی دەبێ قەناعەتی پێ بکەی کە موافق بی لەسەر تعدیلی یاسای موازنە ئەوە یەکەمیان چونکە ئەگەر لە حکوومەتەوە نەڕوات پەرلەمان هیچی پێ ناکرێت چاوت لێبی یاسای موازنە پەرلەمان ئێستا ناتوانێت تعدیلی بکات بەبێ ئەوەی لە حکوومەتەوە بڕوات لۆ چونکە جەنبەی مالی تێدایە ئەوە یەک دوام حتا دوای قەناعەتکردن بە حکوومەتیش ئەتو دەبێ قەناعەت بە لایەنە سیاسیەکان بکەی چونکە پەرلەمان لە چێ پێکاتیە لە لایەنە سیاسیەکان ئەگەر حکوومەتی شتێک بنێری ممکنە ئەوان لە پەرلەمان تێکی بدەن وەکەوەی کە ئێستا تێک درایە یاسایەکە لۆیە دەبێ ینی حرەکەیەکی سیاسی زۆر بەهێز لە ئەعلا مستەوا لە هەموو حزبەکان لە هەرێمی کوردستان بەیەکەوە حرەکەیەک بکەن لەگەڵ بەغدا لۆی محاولە بکەن تەسیر لە لایەنە سیاسەکانی شیعە و سونە بکەن تاوان شیعەکان پێش سونەکان لەبەرەوەیان ئەکسەریەتن لە پەرلەمان لۆی ئەو تعدیلە بکەن لۆی لە ساڵی 2024 تووشی هەمان ئەو مشکلانە نەبینەوە کە ئێستا تووشی بووین باشە بەس وەکو پێشبین خۆت
هەمواری یاسای بودجە سوودانیەوانە ڕازی دەبن بینێرن بۆ پەرلەمان و کەیش هەموارێک چکەستە پەرلەمان لە پشووی وەرزی یاسادانانە ئەگەر هەموار بکرێنە دەبوو ئێستا کرابای هەموارەکە ئەزانی بەڕاستی زۆر زەحمەتە کاکە حەکیم بەڵام مستەحیل نییە دیسان دەڵێمەوە لۆ زۆر زەحمەتە چونکەوان خۆیان ئەسڵەن لە کاتی دانانی بودجە لە ئێمە بەفێڵ بوون بەڕاستی لە کاتی دانانی بودجە دەیانویست بودجەکە بە شکلێکدا بنرێت کە بە تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان لاواز بکەن و قەوارەی سیاسی هەرێمی کوردستان لاواز بکەن ئەوە وازح بوو هەدەفی وان بوو ئێستا زەحمەتە تو بتوانی قەناعەتیان پێ بکەی و هەدەفە بگۆڕن بەو شکلێکەیەوە و هەدەفە هەدەفی ئەوڕۆ نییە ئەو هەدەفە هەدەفی ئەو ڕۆژەیە کە حکوومەتی سوودانی تێیدا تشکیل بوو بگەڕێەوە سەر تاریخی تشکیلبوونی حکوومەتی سوودانی ئەنجا لۆیە بەڕاستی پێت بڵێم زەحمەتە بەڵام ئەگەر هاتوو یەکگرتوویەکی بەهێز لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەبیت و بەغدا هەست بە و یەکگرتووە بەهێزە بکات بە تەسەووری من هەندێشت ناڵێم هەمووی ناڵێم هەموو داواکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەخێر قەت ناچنە ئەوان ژێرباری هەموو داواکاریەکان بەڵام هەندێک داواکاری کە زۆر زەڕورە کە لە هەمویان زەڕورتر مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە ئەویان بە شکلێک حەل لە چیرۆدا بدرێت جیا بکرێتەوە لە ئینفاقی فعلی و فەسڵی یەکەم جیا بکرێتەوە لە هەموو شتەکانی تر ئەوە دەکرێت بە تەسەووری من و لەوەش ئاسانتر ئەوەیە کە حکوومەتی عێراق خۆشی دەتوانی ئەو شتێک بکات ئینفاقی فعلیمان بداتێ یعنی سیرکە بودجە بکاتە دوو بەش فەسڵی یەکەم لەبەرەوەی مرتەبیتە بە موچەی فەرمانبەران عادەتەن فەسڵی یەکەم ئەولەویەتی هەیە لە عێراق وفصل یەکەم پێگوترێ المەصاریف المقننە یعنی ئەگەر پارە لە فەسڵی یەکەم بەش بکات بەش نەکات ئەتوو دەبی سەرفی بکەی و فەسڵی یەکەم ئەگە پارە تێیدا زیاد بوو حەقت نییە مناقەلەی بکەی لەو فەسڵەکانی تر سیرکە ئەو فەسڵە قانون خۆی یعنی هەندێک خەسائیسی دایتێ کە جودای کردیتەوە لە فەسڵەکانی تر کەواتە حکوومەتی عێراقیش ئەگەر حتا حکوومەتی عێراق لۆمە بێت شتێکی وا بکات فعلیەکەمان بداتێ لەو قەیناکە فعلی لە فەسڵی یەکەم بەڵام مقابلەی بەقیەت ئیراداتی حکوومەتی هەرێمی کوردستان نەکات نەخێر ئیراداتی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵگریت بەرامبەری ینی مقاسەی بکات لەگەر فەسڵەکانی تر و مەسروفاتی با بڵێن ڕەئسمالی ئەو کاتە بە تەسەووری من دیسان لە حدودی ممکنە 650 ملیار لەگەر طبعا تەقاعد فەسڵی تەقاعد چووکە وەرد و فەسڵە معاشن لە حدودی 650 ملیارێک مانگانە دەبیتە حسەی هەرێمی کوردستان لە بودجە ینی بە قەرز لۆت نایە ینی لە بەو دو ئەوە سابت دەبی و بە قەرارێکی حکوومەت ئەوە دەکرێت بەڵام بە قەرارێکی علمی ینی دەبێت لەسەر ئەساسێکی علمی دانیشن بەیەکەوە و ئەو قسانەی کە من دەیکەم بیخەنە قالبێکی علمی بیکەنە قەراری مەجلیسی وزەرا بە تەسەووری من چارەسەری موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبیت باشە بەس کاک تۆ پێشتر هەوڵێکە بوو بەشێک لە پەرلەمانتارانی شیعش وەلێرە فەرمانبەرانیش واژوان بۆ کۆکردبەوە ڕاستەوخۆ پێدانی موچە خواستێک هەیە لەلایەن شیعەکان ئەوە لە ساڵی داهاتوو جێ بکرێتەوە خۆیان ڕاستەوخۆ موچەی موچە خۆران بدەن هیچ خواستێکی زیدیان هەیە خۆیان بەڵێ خواستێکی جدی لەلایەنە شیعەکان هەیە کە گەر هاتوو تعدیلی یاسای بودجەش بکەن وای لێ دەکەن کە موچە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە ڕاستەوخۆ سەرف بکرێت طبعا بە تەسەووری من ئەوە طبعا جەنبەی سیاسی تێدایە ڕاستە لە جەنبەی سیاسی کە دەیانەوێ قەوارەی هەرێمی کوردستان لاواز بکەن بەڵام لەگەڵ ئەوەش تەسەووری من وایە کە ئەوانەی علمینە لەلایەنە شیعەکان ینی ئەوانەی کە لە علمی مالیە تێدەگەن ڕێگا بەوەش نادەن بە تەسەووری من ڕێگا بەوەش نادەن بکرێت لەبەر هەندێک ئەسبابی تر ئەنجا بەڵام لەگەر ئەوەش ئێمە نابێ بێ ئومێد بین وە تەنها ئومێدی هەرێمی کوردستان یەکگرتووی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە بەحەقەت پێت بڵێم ئەوە تەنها ڕێگا چارەیە کە بتوانین هەندێک دەرچەی علمی دواتر قەناعەتیان پێ بکەن بە لایەنە سیاسەکان هەندێک دەرچەی علمی هەیە
دەتوانین کە بە قەرارێکی مەجلیسی وزەرا ئەو کێشەیە چارەسەر بکرێت. بەڵام ئەوان خۆیان حەزەکەم ئەوە بزانین نیەتیان بەرامبەر بە هەرێمی کوردستان پاک نییە و ئەگەر نیەت نەبیت طبعاً شتیش نابێت ئینەمە الأعمال بالنیات کاکە حەکیمەت و لە من باشتر دەزانیوە نییە کەواتە ینی ئەو نیەتە نییە ینی ئەمن لۆ خۆم وەکو فازڵ نەبی ئەو نیەتە نابینم لە عێراق کە بیانەوێت کێشەکان چارەسەر بکەن. ماوەسمە ئەو موچێ ڕاستە خۆیە بۆچی ئێستا خواستێک هەیە بۆ لێدانە لە دەسەڵاتدارانی هەرێم ئەوەی کە موچە ڕاستە خۆ بدرێت کە ئێستا بەشێکیان پشتگیری دەکەن یاخود ئەگەر لە یاسای بودجەی ساڵی داهاتوو جێ بکرێتەوە؟ ئەوان بە تەسەور ینی تەوان ئەوەلەن ڕاستە هەمومان بە دڵ و بەجیان حەز دەکەین و هەوڵ دەدەین لۆ ئەوەی خۆ من دێم لە تەلەڤیزیۆن قسە دەکەم کاکە حەکیملۆ چییە؟ لۆ ئەوەیە کە منوت و دوو قسەی باش بکەین دوو قسەی علمی بکەین و خەڵکی تر بتوانی ئیسیفادە لە قسەکانی منوت و بکات لۆ ئەوەیە وایە؟ کەواتە هەمومان هەر یەک لە جێگای خۆی هەوڵ دەدات کە دەبێت موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکرێت. بەڵام ئەو مشکلەی کە هەیە مشکلەکە هەروەکو باسم کرد مەسەلەکە قەوارەی سیاسی هەرێمی کوردستانە لاوازکردنیەتی ممکنە برادەرێک بڵێ باشە لۆ خۆ فازڵ نەبی مەعاش لە بەغدا وەردەگری بە هەمیش لێ وەرگرم ئەمن کارمەندی بەغدا بوومە ینی فەرقەکە لێرەیە سیرکە ئەتوو کارمەندی حکوومەتی هەرێمی کوردستانی ئەمن خۆم کارمەندی حکوومەتی بەغدا بوومە فەرقەکە لێرەیە ئەمیش حەز دەکەم سبەی هەموو موچەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت و ئەمن ینی بەڕاستی پێت بڵێم ئەگەر دەسەڵاتم هەبووایە قەت لێن دەگەڕام وەزع بە ئەوڕۆ بگات. بەڵام ئیتر وەزعەکە هاتیە بەس دیسان دەگەڕێمەوە سەر ئەوەی سیرکە حتا نووسراوەکەی بەڕێز محەممەد سوودانی وەکو سەرۆکوەزیرانی عێراق دەکەمە نەمونە ئەمن باسم کرد تازە لەو جەنابەت لە خاڵی دووەم دەیەوێ ئیشەکە نەکا لە خاڵی یەکەم دەڵێ ئیشەکە دەکەم بەڵام کە دێتە سەر خاڵی دووەم زۆر بە ئاشکرا پێیەوە دیارە کە ئیشەکە ناکەم لەبەرەوەی بودجە ڕێگە نادات یاسای بودجە ڕێگە نادات چونکە دەڵێ هەمومان دەبێ ئەو پارەیە دەڕێ ئەمن موچەکە دەدەم بەڵام ئەو پارەیە لە حسەی هەرێمی کوردستان دەدەم خۆشی دەزانی حسەی هەرێمی کوردستان بە گوێرەی ئەو یاسایە خراپە بەشی موچە ناکات کەواتە ئیدەن نایدەم بزانە ینی ئەوە لەف و دەوەرانە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت بەداخەوە. باشە بەس کاکتۆر باسی شانی سیاسیت کرد بەر لە شانی سیاسی ئەگەر ئیدارەدانێکی باشەوێ بۆ داهاتەکانی هەرێم ناتوانرێت بەشێک لە موچەی پێ دابین کرێ موچەی بەشێک لە مانکات و کەسە داهاتی ناوخۆ بەو راپۆرتی کەناردویانە بۆ بەغدا داهاتی ناونەوتی مانگانە 336 ملیارە ئێستا فرۆشتنی نەوت بەرهەمێنانەکەی 300,000 بەرمی لە هەشتای ڕاڵەتی عێراق دەکەن زیاتر لە 220,000 لە ناوخۆ دەفرۆشن ئەیە و داهاتانەش نابێت کۆ بکرێنەوە و شەفا بکرێن و بخرێنە خزمەتی موچەخۆران هەمومان لەگەڵ ئەوەینا من چەند لە مێژە زۆر پێشتریش دای من باسم لەوە کردیە کە حکوومەتی هەرێمی کوردستان مەجموعەیەک چاکسازی کردیەوە پێویست بەوە دەکات مەجموعەیەکی تری چاکسازی بکات چونکە ئەولیە و ئەولەویەتی کاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە موچەی فەرمانبەران بدات چۆن دەیدات بە تەسەووری من پێویستی بەوە دەکات کە هێشتاش محاولە بکات چاکسازی زیاتر بکات لە هەرێمی کوردستان لەوەی بتوانی خۆی ئەتیماد بکاتە سەر خۆی لۆدانی موچەی هەرێمی کوردستان بەڵام ئەو قسانەی کە گوێمان لێ دەبی لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەو ئیراداتی کە هەیە بەشی موچە ناکات لۆیە خۆزگا ئەو سوالە لە بەڕێزان بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەی و بە تایبەتی وەزارەتی دارایی وەزارەتە سامانە سروشتەکان بە تاکید ئەوان دەبێ وەڵامێکیان لابی لەسەر ئەو مەوزوعە. بەڵێ مابەسمە کاکتۆر بۆ شەفافەتیش نابێ بۆ خەڵکیش ڕوونی بکەنەوە ڕاستە ئێستا نەوت بە بۆری ڕاگیراوە بەڵام بەرهەمەکەی ئێستا 300,000 بەرمی لە بەپێی راپۆرتەکان و کۆمپانیەکان حکوومەت و کۆمپانیەکانە ناوخۆ دەیفرۆشن 80,000 ڕاستی عێراق دەکرێت نابێ راپۆرتێک کە بێ شەفافیت لەبارەی ئەو داهاتە نانەوتێت چی لێ دەکرێت جگە لە داهاتی نەوتی بوورە جگە لە داهاتی ناوخۆ
ناخۆ لە هەموو حالەتێک دەبی راپۆرت هەبی کە فعلەن ئەوەندە نەفت فرۆشایە مەسروفاتی دەرێنانی ئەوەندەی شەریکات ئەوەندەی فلانشت ئەوەندە دەمێنیتەوە لە حکوومەت خۆ هەمومان لەگەڵ ئەوەی کە شەفافیت هەبی کەس لەگەڵەوە نییە کە شەفافیت نەبی کاکە حەکیم بەڵام ئەوە مەسئولیەتی هەموو ئەو برادرانەیە کە ئێستا لە حکوومەتن بەیەکەوە ئەو ئیشە بکەن لۆێ ئەوە ئیشی من و جەنابەت نییە ئەبن چونکە بەڕاستی هیچ معلوماتەکەم لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان نییە کە بزانم چەند نەوت دەردێت ئێستا جەناب دەرەی 300 بەڵام ممکنە لەوان بپرسین بڵێن وانە 200 شتێکە تەنها بەشی مەسەرەن فلانشت و فلانشت دەکات لۆێ ئەمن نامەوێت قسەیەک بکەم و قسەکانم دیقەتی تێدا نەبی ئەزانی بەڵام ئەمن لەگەڵ ئەوەم بەڵێ کە حکوومەت هەرێمی کوردستان هەموو هەوڵی خۆی بدات هەموو هەوڵەکە ئەوەی پێی دەکرێت لۆی بتوانانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدە باشە چەند خولێکێکمان ماوە کاک تۆ سوپاس دەکەین مادومان کردی لەسەر نەوتیش کە تاکوێستا کاتێکی زۆر نەبوو بە فیرۆدرا لە دوای پەسکردنی یاسای بوجە تاکوێستا ڕێکەوتن لەسەر گرێ بەستە نەوتیەکان خەرجینەوت هەروە لەسەر داهاتی ناوخۆش یان یاسای ئیداری مالی چۆن تەفسیر دەکرێت ڕێکەوتنێک نەکراوە کاتێکی زۆر بە فیرۆ نەدرا لە بینی هەردوو حکوومەت ئەزانی ئێمە دوو جانبمان هەیە ئیراداتی نەوتی و نانەوتی بە تەسەووری من ئەوەی کە لە بەڕێز وەزیری دارایی هەرێمی کوردستان گوێمان لێبوو ئیراداتی نانەوتی مشکلەیەکی گەورەی نییە چونکە وا پێ دەچی کارقامیان دایتە بەغدا وەختێک 320 بوو ئێستا دەرێن 340 شتێکە 48 شتێکی وا ڕقەمێکی وایە بە هەر ڕقەمەک بی چ 320 بی چ 340 بی ئەوە مشکلەی گەورەی تێدا نییە چونکە ئەگەر حسەی هەرێمی کوردستان لە بودجە دیاری بکرێت دیار بیت ئەگەر مەبلەغێکی گەورە بواە ئەو مقاسە دەکرێت ئەو 320 میلیارە لە حسەی هەرێمی کوردستان دەبڕێت و باقەکەی دەنێرێت کەواتە ئەو جانبە مشکلەی نییە بەڵام جانبی دوام کە مرتبطە بە نەفت کاکە حەکیم زۆر خەڵک دەرێ تورکیا ڕێگرا هەندێک دەڵێن بەغدا ڕێگراوی دەرێ فلان ڕێگرا زانی ینی وان نییە ئەمن بە جەنابەت بڵێم یاسایی بودجە ڕێگرا لە هەناردەکردنی نەفتی هەرێمی کوردستان لۆ دەرەوە لۆ چونکە یاسایی بودجە بە شکلێک دەرچووە کاتی خۆی دەڵێت ئێمە دوو زۆر کولفەمان هەیە کولفەی ئینتاجمان هەیە و کولفەی گواستنەوەمان هەیە بە هەردووچیان لە هەردووچیان لە هەردوو حالەت دەڵێت کولفەی ئینتاج و کولفەی با بڵێن گواستنەوە شەریکەی سۆمۆ دەیدات سیرکە شەریکەی سۆمۆ لە کۆمپانیەکان خەرج دەکات بەڵام بە معدەلی ئەو خەرجیەی کە لە بەغدا خەرج دەکرێت لە عێراق ئەفوان خەرج دەکرێت سیرکە چۆن وەزعەکەی بەستەوە ینی چۆن بەلوعەکەی بەس ینی قەپات کرد یاسای بودجە بەلوعەکەی قەپات کردی وی لە خەرچی تر نییە لۆ چونکە ئەو دەڵێ ئەمن کولفەی ئینتاجلای من 6 دۆلارە لە هەرێمی کوردستان ئەمن بزەبت ڕقەمەکەی لە تەلەڤیزیۆن گوێم لێ دەبی لە برادەران لە بینی 18 تا 26 دۆلارە سیر کە گاپەکە گەلک زۆرە ینی فەرقەکە گەلک زۆرە لە بینی 6 دۆلار و 26 دۆلار وانە ئەوە جانبک جانبی دوام مەسەلەی گواستنەوە تەوان ئەوە زۆر زەحمەتە بگەنەیەک ینی 6 دۆلار چۆن دەگەینە ینی تەوان ئەوە پێویستی بە تەنازل هەیە لە هەموو لایەک پێویستی بە تەنازل هەیە لەلایەن کۆمپانیا نەوتەکانی لە کیش دەکەن لە هەرێمی کوردستان پێویستی بە تەنازلێک هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و پێویستی بە تەنازلێک هەیە لە حکوومەتی عێراق یعنی حکوومەتی عێراق پێویستە لەو 6 دۆلارە سەرکەوی چکە خۆشی زۆر باش دەزانی کە کولفەی ئینتاج لە هەرێمی کوردستان هەندێک زۆرترە لە کولفەی جنوب لەبەر مەسەلەی جەنابەت دەزانی لەوێ سەحرایە و دەرهێنان ممکنە ساحلتربی و لێرە چیایە و دەرهێنان سەختترەوە إلى آخره بەڵام ممکنە ئەو 6 دۆلار تا 10 دۆلار بێت بەڵام ناتوانانی لە 6 دۆلار تا 20 دۆلار یا 20 قسوور دۆلار بێت ئەوە جانبک جانبی دوام کولفەی نەقلە کولفەی نەقل بە گوێرەی ئەو عەقدەی کە عێراقەتی لەگەڵ تورکیا پێشتر لە هەفتایەکان دۆلارێک و 6 سنتە لەوە گواستنەوەی هەر بەرمیلێکی نەوت بەڵام ئەوەی هەرێمی کوردستان دەڵێن لە حدودی 6 تا 7 دۆلارە لەو حدودەیە دیسان لەوێش فەرقێکی زۆر هەیە و لەبەر ئەوەی قانونی موازنە حکوومەتی عێراق وە سۆمۆی ئیلزام کردیە بەوەی کە دەبێ ئەو دوو کولفەیە
وەکو ئەوەی عێراق بدات کەواتە ئیدەن نەفتەکە نەڕۆیشت یعنی زۆر وازەحە ئیتر نەفتەکە ناتوانانی بڕوات ئەگەر تعدیل لەسەر ئەو دوو بڕگەیە نەکرێت لە قانونی موازنە نەفتی هەرێمی کوردستان ناڕوات لەبەرەوەی هەردوو لا ناگەنەیە کۆمپانیاکانی نەوت خۆیان ئیعلانیان کردێکەوەن بە هیچ نەوعک بەو مەبلەغە رازینین و بەو مەبلەغە ئینتاجی نەوت ناکەن ئیدەن لێرە دیسان ئەمە تووشی کێشەیەکی گەورەتر بووین ئەو کێشەیەش دیسان چارەسەر دەبیت بە گۆڕانی یعنی تەغییر تعدیلی ئەو دوو فەقەرەیە کە مرتبطە بە کولفەی ئینتاج و کولفەی گواستنەوە کە ئەوەش دیسان عملیەکی سەختە و پێویستی بە جوهدێکی یەکجار زۆر هەیە لەلایەن هەرێمی کوردستانەوە و لە ئەعلا مستەوایاتی سیاسی لە هەرێمی کوردستان پێویست بەوە دەکات کە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بن لە بەغدا لۆی بتوان تەسیر لەسەر لایەنە سیاسیەکان بکەن بتوان ئەو تعدیلە لە عەفوەن لە قانونی موازنە بکرێت لۆی ئەو ئیشکالش لۆ ساڵی داهاتوو ئینشاءڵڵا چارەسەر بکرێت زۆر بە کورتی کاکتوریان سوپاس دەکەم کاتمان نەماوە سەبارەت بە وەکو دوا پرسیاریش ئێستا پێ دوایە دوو موچەی موچەخۆران لەم ساڵ پێشبین دەکرێت بفۆتێ و بۆ ساڵی ئایندە پێ دوایە لە مانگی یەکەوە موچە و شت ڕێک بکرێتەوە من بتصوري من طبعا ان شاء الله يعني على الاقل او متسيدات كهيمانجي نويا بالنسبه لحكومه هرێمی کوردستان بەڵام ئەوان لای ئەوان دەرج کرایە بە مانجی 11 دەبینی مانجی 12 بەتصوری من ئەگەر جوهدێکی باش لە بەغدا هەبیت ئەگەر سێ مانگەکەش موافقەی لەسەر نەکرێت کە زۆر زەحمەتە طبعا بەڵام على الاقل مانجی 12 موافقەی تەسەوڕەکەم ئەگەر جوهدێکی بە قووەت هەبیت مانجی 12 سەرف بکرێت بەڵێ دەمێنی لۆ ساڵی نوێ ئیتر دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیش پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان من لە بەغدا لەوەی بتوانن تعدیلێک لەسەر قانونی موازنە بکەن یان ئەو جانبە علمیەی کە من باسم کرد لە بودجە کە دەتوانن بە قەرارێکی مەجلیسی وزەرا هەندێکشت حەل بکەن بەڵکە بتوانن زەختێکی زیاتر لە بەغدا بکەن ئینشاءڵڵا لۆ ساڵی داهاتوو على الاقل مشکلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چارەسەر ببیت. بەڵێ زۆر سوپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشوو وەزارەتی دارایی عێراق کە ماندوومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوەکارانم خواتان لەگەڵ.